هۆکارەکانی کۆنگرا چۆن بوو دەنگدان لەسەر چەند لیژنا دەنگدان پەسەند کرا پەیڕەوی ناوخۆ هیچ خاڵێکی تێدا بوو کە ئەندامانی کۆنگرە ناڕازی بن لەسەری و کات بخێنێت ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆنگرە بووە دیارە ئەمڕۆ لە سەرەتا بەرنامەکان وا بۆ لە سەعات 9 بەیانیەوە 6 لیژنە هەبوون کە ئەو پەیڕەوە یا ئەو ڕەشنووسی پەیڕەوەی کە ئامادە کرابوو لە هەموو مەجالەکانەوە 6 مەجالە هەرێکان قسە و باسی خۆی لەسەکە بەڵام ناقەشە و گفتوگویەکی زۆر لەبارەیەوە کراوە و ئەچیت جیاوازەکان هەبوون و تێبین و سەرنج هەبوو بۆ دەوڵەمەندکردنی راپۆرتەکان زۆر بە باشی تێپەڕیون و زۆر بە گەرم و گوڕی و بە پەرۆشەوە ئەندامانی کۆنگرە بەشداری لیژنەکانیان کردووە و سەرنج تێبینەکانیان خۆیان داوە کە بۆ ئامانجەی دەوڵەمەندکردنی پەیڕەوی ناوخۆی جێتی نیشتیمانی کوردستان پرۆگرام و سیاسەتی و استراتیجی جێتی نیشتیمانی کوردستان بۆ داهاتوو بە شێوەیەک دابڕێژێتەوە کە لە خزمەتی خەڵک بێ جارێک کە ئەو حیزبەی کە ناوی جێتی نیشتیمانی کوردستانە بە درێژایی خەبات و تێکۆشانی خۆی جێ ئومێد و هیوای خەڵکی کوردستان بووە جارێککە بە گوڕوتینێکەوە وا بکرێت کە بێتە جێ ئومێدی خەڵک و خەڵک چاوەڕێی ئەوەی لێ بکات کە ئەم حیزبە حیزبێکی پێویست دەبێت بە دڵنیاییەوە کە بریتە لە مەسلەی خزمەتکردنی خەڵک مەسلەی خۆشگوزەرانی خەڵک و مەسەلەن تەویەکان و چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ چون و توێژەکانی کۆمەلگاوە لە لایەک کەش ئەوەی کە بریتە لە پەیڕەوی ناوخۆی خۆی چۆن بتوانێت پەیڕەوێک دابڕێژێ کە ئەم پەیڕەوە لەسەر بنمایەکی حیزبیانە بێ ئەریک و مەهامەکانی وەکو خۆی لەو ڕێگەوە جێبەجێ بکات ئەچیت ئەمە بەشێکی جێبەجێ کراوە چەند راپۆرتێک خوێنراوەتەوە چەند راپۆرتیش ماونەتەوە سبەینێ ئەوانش پێشکەشەکرێنەوە بەرنامەکانی ئەوەی کە ماوەتەوە چەند لیژنەیەکیان ئەمڕۆ راپۆرتەکانی خۆیان پێشکەش کردووە بەڵام ئەوەی کە ماوەتەوە سبەینێ چەند لیژنەیەکە ئەوان راپۆرتەکانی خۆیان پێشکەشەکرێن ئەچیت بەپێی ئەو بەرنامەیە کە دانراوە کە با بڵێن ئەوانەی سەرۆکاتی کۆنگراکەن بەرنامەکان خوان داڕاشتوە ئاچیت بەشێک زیاد باز لەوە دەکرێت یاخود دەنگۆی ئەوە هەیە کە لەسەر دانانی چەند ئەندامێکی سەرکردایەتی بۆ ئەنجومەنی سەرکردایەتی ناکۆکی کەوتۆتە بینی کاک بافڵ و کاک خوبات ئەمە تا چەند ڕاستە من بە هیچ شێوەیەکی جۆرە ناکۆچێک نەبینیوە لە ناوهۆڵی کۆنگراوە هیچ ناکۆکیش بەڵکو منەوەی کە ئێڵم زۆر ڕازگۆیانە بە پەرۆشەوە لە هەموو خوێنەوەمان بۆ هەموو ئەندامانی کۆنگرا ئەوەیە کەیشتی نیشتیمانی کوردستان کۆنگرەیەکی سەرکەوتوو تێپەڕێنێ بتوانێت بەرنامە استراتیژیی وا دابڕێژێ لە خزمەت خەڵکی کوردستان بێ و لە خزمەت گەشەکردنی جێتی نیشتیمانی کوردستان بێ و بە یەک و یەکگرتووی بتوانین حیزبێک بێن کە قیادەیەکمانە بێ قیادێکی بەهێزمانە بێ کە لە ئاست جێبەجێکردنی ئەمریکا بێ ئەرکەکە زۆر قورسە بێ بۆ داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی زۆر قورسە چکە خەڵک ئومێدی پێێتی ئومێ خەڵک چاوەڕێ ئەوەی لێکات کە ئەچێتی ئەو حیزبە کاریگەرە گرنگەی کە کاریگەری لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان و عراقیش هەیە بتوانێت ڕۆڵە کاریگەریەکەی خۆی بینە لە باکاتە ئەمەوەتان پێ بڵم ئەو سەرکردایەتی کە هەڵەبژێرێت لەم کۆنگرەیە مەهام و ئەرکەکانی قورسن ئەبێ لە ئاست جێبەجێکردنی ئەم مەهام و ئەرکانە کەسانی پۆستی حکومیان هەیە دەتوانن کاندید بن بۆ ئەوە سبەینێ هێشتا نەگەیشتونەتە ئەوێ کۆنگرە بڕیارەدات و کاگەینە سەر بڕگە بە بڕگەی پەیڕەوی ناوخۆ لەوێ بڕیارەدەیە کێ ئەتوانێت خۆی کاندید بکە و ئەندامانی کۆنگرا ئازادن و بەڵامەوە ئەوەی کە لە کۆنگرا دنگی لەسەر درێت کە ناوی پەیڕەوی ناوخۆی بە پێی ئەو پەیڕەوی ناوخۆی سەکردایەتی هەڵەبژێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی گفتوگۆی تونگ بووە لەسەر هەموو پەیڕەوی ناوخۆی لەسەر سیاسەتی لەسەر بەرنامەی لەسەر استراتیژی ئەچیت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستا حیزبێکی زیینووە کادرەکانی قسەی خۆیان هەیە من بۆ هاتوون بۆ کۆنگرە بۆ قسەی خۆمە بێ ڕافقەکانم بۆ هاتوون بۆ کۆنگرە قسەی خۆی بێ گرنگەوە ئەم جیاوازیانە بە یەکەوە ڕێگە خرێت و بە یەک و یەکگرتووی
سیاست و بەرنامەیەکی باش و حیزبەکەمان بایکۆتی دیار بەشێک دەکەین. لە سەرکردایەتیەکانی ڕابردووکە لە کۆنگری 4 بەدەنگی ئەندامانی کۆنگرە بوون بە سەرکردایەتی یەکێتی و بایکۆتی کەسێکی وەکو مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای بەرژۆندەکانی یەکێتی لە کۆنگرەدا چ کاریگەرێکی دەبێت؟ ئایا گفتوگۆکراوە لەسەر بایکۆتی و ئەندامانی کە هەواڵی خۆتان بوون لە ڕابردوودا؟ یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوامەوەی ڕاگەیاندووە کە یەکێتی ماڵی هەموو خەڵکی کوردستانە، ماڵی تێکۆشەرەکانێتی، ماڵی کەسوکاری شەهیدەکانێتی، یەکێتی نیشتمانی کوردستان مۆڵکی تێکۆشەرەکانێتی، هەموو ئەوانە لە خەبات و تێکۆشان یەکێتی نیشتمانی کوردستان هەرێکیان لە قۆناغێکا لە قیادەیەم حیزبە بوون، ئەوانە هەموو هەر هەواڵ و هاوڕێ ئێمن و هەمووانە هەر مەسوولی ئێمن، بەڵام ژیانی حیزبایەتی شووە کۆنگرەیەک بۆ کۆنگرەیەک ڕەنگە لە کۆنگرەیەک کۆمەڵەکە بێتە سەرکردایەتی لە کۆنگرێکی داهاتوو کۆمەڵچکە نابێتە سەرکردایەتی بەتابەتی ئێستا کە مشتومڕۆکی زۆر لە نێوان ئەندامانی کۆنگرایە کە ئێمە پێشتر 124 سەرکردایەتیمان هەبوو هەمووی خەڵکی تێکۆشەر و هەمووی خەڵکی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بوون. ئێستا قەناعەتێک لای ئەندامانی کۆنگرە دروست بووە کە لە داهاتووە قیادەکەمان لە ڕووی ژمارەوە کەم بکرێتەوە قیادێکی بەهێز بێ بەتەکید کۆمەڵێک لەو ڕەفیقانەمان تیا نابن. من دڵنیام بەشێکی زۆریشان ئەمە بە ڕۆحێتێکی حیزبیانە وەرەگرن کە هەر هەواڵ و هاوڕێ و ئەوەی ئەو سەرکردایەتی تازا بن کە هەڵەبژێرێن و هەر تێکۆشەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە داهاتووشە ئێمە هەموو ئەزانینەوە لە هەموو حیزبێکی سیاسیەوە ڕوەدات و ئەوە هەیە کەسێک زوێر بێ، بەڵام هەموو ئەمانە ئێمە بەرنامەیەکمان هەیە بۆ داهاتوو هەموو تێکۆشەرانەی کە لە ڕابردووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کە سوکاری شەهیدەکانمان، تێکۆشەرەکانمان، پێشمەرگە دێنینەکانمان کە ئەندامانی سەنگەر، گەنجان، ژنان، ئێمە چۆن هەموو دەرگاکانمان واڵا بکەین بۆی کە یەکێتی ماڵی هەموومانە. کۆتا پرسیارم کاک زیاد باست لە کەمکردنەوەی قیادەکە لە ناو یەکێتیدا لە دوای ئەم کۆنگرەوەتە ئەم کۆنگرەیە وا دەکات لە دوای کۆنگرە بڕیاردان لە ناو یەکێتیدا مەرکەزی بێڕاستە و خۆ لایەن سەرۆکی یەکێتیەوە بێ یاخود دەگەڕێتەوە بۆ سێنجومەنی کە دیاری دەکرێت؟ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەسەڵاتی جنابی سەرۆک و ئەنجومەنەکان و ئەنجومەنی سەرکردایەتی هەموو ئەمانە دیاریەکە دەسەڵات بە پێی ئەو دەسەڵاتانەیە کە لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان دیاریەکرێەوە. ینی شتێک نییە بڵێ ئێمە باز دە مەرکەزیەت لە بەیەکەوە بوون و بەیەکەوە قەراردان و بەیەکەوە گفتوگۆکردن و ئەمما کە ئەوەی کەیەتە قیادە یەکێتی ئەوەی کادری یەکێتی نیشتمانی کوردستانە ئیسلاماتی بە سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەیە. قسەکە لەسەر ئەمەیە.